بێگومان هەمیشە میوزیسیانان لە هەوڵداندان بۆ پاراستنی ڕەسەنایەتی مۆزیکی کوردی و هەروەها ئاشناکردنی گەنجان بە مۆزیکی ڕەسەنی کوردی. ڕۆژی نوێی ئەم مانگە لە هۆڵی قادر دیلان لە کۆلێژی هونەری زانکۆی سلێمانی گروپی موزیکی ئامێرە کوردیەکان کە لە چەند فێرخوازێکی قۆناغە جیاجیەکانی بەشی مۆزیک پێکات و ئامانجیان کارکردنە لە مۆزیکی کوردی و پاراستن و جارێکی تر ئاشناکردنەوەی گەنجان بۆ موزیکە ڕەسەنەی کە هەیە با سەرپەرشتی موزیسیان ڕێباز سادق کۆنسێرتی جوانی بەهاریان وەکو یەکەم چالاکی گروپەکەیان ساز کرد. هەمووی خوێندکاری کۆلێژی هونەرە جوانەکان بەشی موزیک لە سلێمانی ئەم ژەنیارانە توانایەکی زۆر باشانەیە لە ژەنی ئامێرە ڕۆژهەڵاتیەکان و ئامێرە کوردیەکانیش توانن بڵێم. ئەلبەتە بیرۆکەی ئەم کۆنسێرتەی خۆیان بوو، خۆیان پێیان خۆش بوو کە کۆنسێرتێک ئەنجام بن، بەڵام حەجمی گروپەکان دیاری نەکردبوو. شێوازی ئامێرەکان من شێوازی ئامێرەکانم بۆ دیاریکردن لەگەڵ هەڵبژاردننی ئامێری کۆنتراباس کە ئامێرێکی ڕۆژئاواییە لەگەڵ ئەم گروپە شەرقیات یەکەڵم کرد کە زۆر زەڕوری بوو بەیەکەوە لەگەڵ دەنگبێژیان گۆرانی بێژی دەنگخۆش کاک ئەحمەد کوڕێکی دەنگخۆش، دەنگێکی نەرم و ئایندەیەکی گەشی هەیە، هیوادارم کە بەردەوام بێ. توانیمان ئەم گۆرانیانە هەڵبژێرین کە لەگەڵ ستایلی ئەم گروپەیە بگونجێ. هەڵبەتە خوێندنی ئامێرە ڕۆژهەڵاتیەکانیان کوردیەکان لە ناو زانکۆی سلێمانیا بوونی هەیە و مامۆسای تایبەتی هەیە کە مامۆسا گۆران کامیل مامۆسای ئامێرەکان لەگەڵ مامۆسا ڕاستی مامۆسا ڕاماڵ ئەمانە ئامێرە کوردیەکان ئەڵێنەوە. ئەم گەنجانەش توانایەکی زۆر باشیانەیە لە ژەنینی ئەو ئامێرانە. توانیمان ئەم کۆنسێرتە ڕێک بخەین و پێشکەشی بکەین بۆی بیڵێین کە ئێمە موزیکی خۆشمان نابێت فەرامۆش بکەین لە پاڵ موزیکی گەلانی دنیا و موزیکی ڕۆژ ئاواییە. ئێمە سوودە موزیکی ڕۆژ ئاوایی ببینین بۆ دەوڵەمەندکردنی فۆلکلۆری خۆمان، موزیکی خۆمان، گۆرانی خۆمان کە ئەوەرکیان پێ ڕاستپاردەم بە ئامانەتەوە لەگەڵیان بووم و هەوڵمان ناکە شتێکی جیاواز پێشکەش بکەین لە ڕووی ئەکادمیەوە جیاوازی هەبێ دەوڵەمەندتر بێ و ئەم گروپە ئیشەڵا بەردەوامی پێین ناڵین کە لە دوای ئەم کۆنسێرتەوە بەرەو پوکانەوە بڕوا هەوڵێن بەردەوامی بەم گروپە بم و کۆنسێرتی داهاتووشمان هەبێ ئیشەڵا و لە دەرەوە ئەوڵێن لە دەرەوەی ناوزانکۆش کۆنسێرتی تایبەتمانە بێ و هیوادارم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. ئەوە هەمووی توانای خۆیانە و من تەنها ڕێنیشاندەرێکی بچووک بووم لەم ئیشەیە، هەمووی توانا و سەرکەوتنی خۆیانە. هیوادارم یەکێک ئەوان مقابلە بکەن و ئەوانیش قسەیان لەگەڵا بکەن. پێشەکی من ئەم گروپە کە دروستمان کردووە کۆمەڵێک خوێندکارین کە لە کۆلێژی هونەرین، هەمیان کەسی زیرەک و بەتوانان کە بەنسبەت ئامادەکردنی بە بەرهەمەکانەوە بە هەر هەمووی تقریبان مانگێک بۆ مانگونی یەکمان پێچوە بەحەقەت لەبەر ئەوەیە کەوان توانایەکی باشیان هەیە و گوێیەکی باشیان هەیە کە بتوانن گوێ لە گۆرانی کوردی بە تەواوەتی بگرن و باش لی تێبگەن. ئەو گۆرانیانی کە هەڵم بژاردووە ڕاستیەکەی ئەوانن کە لەسەر وێردی خەڵکن، ینی کە خەڵک ڕۆژانە گوێی لێگرێ، ڕۆژانە لەگەڵ یادگاری تۆمارەکە. تۆزێک هەستم کرد کەم تەرخەمی هەیە کە وردە وردە خۆمانەزانین زۆر حەزیان لە ئیشەکانی ئەوروپایان بۆ نمونە ڕۆژاواییە. پێمان خۆشە ئێمە وەکو ئەم گروپە جوانە کە دروستمان کردووە، هەر گروپە کەشمان بە ناوی گروپی میوزیکی ئامێرە کوردیەکانە کە پێمان خۆشە میوزیکی کوردی بە تەواوەتی دەوڵەمەند بکەین، میوزیکێکی جوانی بۆ دابنێنەوە دەیڕێژینەوە و بە شێوازێکی باش ئەدا بکرێ. سپاس بۆ خوا کە فیدباکی خەڵک زۆر باش بوو لەسەر، چکە من ئەمە یەکەم ئیشی دەنگبێژیمە، چکە هەتا ئێستا بە دەنگ دەرنەکەوتوم. زۆریش خۆشحاڵم. ئینشاڵڵا ئەگەر خودای ئاوەر بێ هەر بەردەوامە بین و هونەرمەندانی پێشوو لەبیر ناکەین.